ئەم کاتتان باش قوتابیان و خوێندکارانی خۆشەویست لە وانەی چوارەم پێتان گەیشتینەوە بۆ ڕوونکردنەوەی بابەتەکانی کیمیای پۆلی 11 لە کۆتایی وانەی سێم تکام کردتم قوتابیانی خۆشەویست تکایە تاوەکو ئەو پێشەکیەی کۆنتترۆل نەکەن بە تەواوەتی لی شارەزانە بن مێن سەیری بابەتەکانی کیمیای پۆلی 11 مەکەن نەکەر پۆلی 11 بۆ پۆلی 12ش ئیشمان پێی دەبێت و سوودی لێوەردەگرین. قوتابیانی خۆشەویست سەرەتا پێم خۆشە بین کیمیای پۆلی 11 بە کیمیای پۆلی دە ببەستمەوە بزانین کیمیای پۆلی دە لەکوێوە ڕاوەستا بووین لەکوێوە دەست پێ دەکەینەوە بۆیە پێم خۆشە سەرەتا پێکبەستەیەک لە نێوان کیمیای پۆلی دە لەگەڵ کیمیای پۆلی 11 دروستکەین باشە دەین ئەمە لە پۆلی دا گۆڕانەکانمان خوێند چمان خوێند گۆڕانەکانمان خوێند پێم خۆشە بۆ خۆم بۆ بنووسمەوە گۆڕانەکانمان خوێند چەند زۆر گۆڕانمان هەبوو ڕەوشت و گۆڕانمان باز دەکرد ڕەوشت و گۆڕانی فیزیاییمان هەبوو لەگەڵ ڕەوشت و گۆڕانی کیمیایی گۆڕانی فیزیایی وتمان ئەو گۆڕانەیە تەنها لە چدا ڕوودەدە یاخود چ دەگرێتەوە تەنها لە شێوە و قەبارە و ڕەنگ و دۆخدا بۆ نەکاتێک بەفر شل دەبتەوە ئاو یاخود گەرمی دەکەین دەبتە هەڵم تەنها گۆڕانی دۆخەوت هەر H2ە واتە بە هیچ شێوەیە گۆڕانی فیزیایی مادەی نوێ دروست نابێت باشە بۆ نمونە چمانەیە ئەگە پارچە کاغەزێک بدڕین دەڵێن چی دەڵێن دڕانی پارچە کاغەزێک باشە پاشان گۆڕانە چکەمان هەبوو ئەویش چ بوو گۆڕانی کیمیایی بوو چمان هەبوو گۆڕانی کیمیایی بوو گۆڕانی کیمیایی چ بوو ئەو گۆڕانە بوو کە بەسەر مادەدا دەهات دەبوو هۆی دروستبوونی مادەیەکی نوێ واتە مادە بنچینەیەەکە ڕەوشتی خۆی لە دەست دەدا مادەی نوێ پەیدا دەبوو کە ڕەوشتی جیاواز و نوێی تایبەت بە خۆی هەبوو بە ئاسانتر بێڵین گۆڕانی کیمیایی چ دروست دەبێ مادەی نوێ بۆ هەرە و پارچە کاغەزە ئەگەرە و جاچی لێ بکەین بیستێن واتە سووتانی پارچە کاغەزەکە باشە جا و سووتانە وەک باسمان کچمان پێدەگوت پێمان دەگوت گۆڕانی کیمیایی باشە جاناوە کەشمان لە گۆڕانی کیمیایی دەنا چمان پێدەگوت پێمان دەگوت کارلێکی کیمیایی جا قوتابیانی خۆشەویست خوێندکارانی خۆشەویست ئەمە دەین ئەو ساڵ چ دەکەین لە کیمیای پۆلی 11 لەسەر ئەو کارلێکە کیمیانە زیاتر دەوەستین زیاتر ڕوونکردنەوەی دەدەین فێر دەبین یاخود وە بیرت دێنمەوە کارلێکی کیمیایی چییە وە نیشانەکانی ڕوودانی کارلێکی کیمیایی چییە وە کارلێکە کیمیاکان بە چ شێوێک دەردەبڕدرێن لە زانست و لە کیمیادا و پاشان چەند زۆر کارلێکی کیمیاییمان هەیە و ئایا مەرجە کاتێک دوو مادە تێکەڵ دەکەین کارلێکی کیمیایی ڕوودات یاخود ئینشاءالله ئەوانە بە زۆر بە جوانی باز دەکەین کەواتە با بگەڕێنەوە مەرجەمەی خۆمان یاخود بگەڕێنەوە پۆلی 11 پێناسەی کارلێکی کیمیاییمان کردووە دەڵێن چی دەڵێن کارلێکی کیمیایی کردەیەکە مادەیەک یان زۆرتر دەگۆڕێت بۆ مادەیەکی نوێ ئەوەندە قسە بەسە بۆچی بۆ مادەیەکی نوێ یاخود زیاتر مادەیەکی نوێ یاخود زیاتر کە مادام مادەی نوێ دروست بکاتەوە چی پێ دەوترێ ئەو پێ دەوترێت کارلێکی کیمیایی کەواتە هەر گۆڕانێک بەسەر مادەدا بێت و ببێتە هۆی دروستبوونی مادەیەکی نوێ ئەو پێ دەڵێن چی پێ دەڵێن کارلێکی کیمیایی وە کارلێکە کیمیاکانی زۆرن لە ژیانی ڕۆژانەماندا بۆ نمونە کاتێک ئێمە خۆراکێک دەخۆینەوە خۆراکە هەرز دەبێت مادەیەکی نوێ پەیدا دەبێت ئەو کارلێکێکی کیمیاییە پارچەیەک ئاسن لەبەر باران و بەبوونی ئۆکسیجی ژەنگ لی دەدا ئەوش مادەیەکی نوێ پەیدا بکاتە کارلێکەکی کیمیاییە تەباغی ماڵان غازی ماڵان کاتێک کە دەیکەینەوە چەرخێکی لێ دەین دەسووتێ ئەوەش بە هەمان شێوە چیە مادەیەکی نوێ پەیدا دەبێت کە گازی دوانۆکسیدی کاربۆن و هەڵمی ئاوە ئەوشیان چیە هەر کارلێکەکی کیمیاییە کەواتە هەر کردەیەک ببێتە هۆی پەیدابوونی مادەیەکی نوێ پێی دەڵێن چی پێی دەڵێن کارلێکی کیمیایی بۆیە کارلێکە کیمیاکان پەیوەندێکی ڕاستە و خۆ و دانەبراویان چییە لەگەڵ ژیانی ڕۆژانەماندا هەیە و کارلێکە کیمیاییەکان بە شێوەیەکی گشتی لە دوو بەشی سەرەکی پێک دێن هەر کارلێکێکی کیمیایی ئەگەر لێ ورد بینەوە لە دوو بەشی سەرەکی پێک دێ بەشی کارکردومان هەیە لەگەڵ چی لەگەڵ بەشی بەرهەم هاتوو بەشی چمانێ کارکردو لەگەڵ بەشی بەرهەم هاتوو پێش هەموو شتێک ئەو نیشانەیە نیشانێکی نیشانەی ڕوودانی کارلێکی کیمیایی دەستە چەپی سەهمەکەی پێی دەوترێتی مادەی کارکردو یاخود کارلێک کردو باشە
ئەدی دەستەڕاست چی پێ دەوترێت پێی دەوترێت مادەی بەرهەم هاتوو کەواتە بەو مادانەی کە بەشداری کارلێکەکان دەکەن پێیان دەوترێت چی کارکردو یاخود کار لێ کردو و بەو مادانەی کە دەکەونە دەستەڕاستی سەهمەکە یان پەیدا دەبن پێیان دەوترێت چی مادەی بەرهەم هاتوو جاو کار کردوانە دەشێ تخم بن باشە و دەشێت چ بێ و دەشێ ئاوێتە بێ و دەشێ چ بێ ئایۆن بێ باشە و بەرهەمەکەش دەشێت کە پەیدا دەبێت چ بێ ئەویش بە هەمان شێوە دەگونجێ تخم یاخود ئاوێتە بێ یاخۆت چ بێ یاخۆت ئایۆن بێ باشە با بێم نمونەکەت بۆ بنووسم دەڵێن H2 کۆ O2 دەبێتە چی دەبێتە H2O باشە H2 کۆ O2 دەبێتە H2O ئێرە یەک مادە بێت دوو مادە سێ هەر شتێک بێ پێیان دەوترێتی پێی دەوترێت کار کردو ئەدیێرە مادەکە دووە سێ هەر چەندەکە پێی دەوترێتی پێی دەوترێت بەرهەم هاتوو کەواتە ئەگەر پێناسی کارێکی کیمیایی بکەینەوە دەڵێن کردەیەکە مادەیەکیان زۆرتر دەگۆڕێت بۆ مادەیەکی نوێیان زیاتر وە لە دوو بەشی سەرەکی پێک دێ بە مادە بەشدارەکان دەڵێن کار کردو و بە مادە پەیدا بۆکان دەڵێن چی بەرهەم هاتوو و ئەو کار کردو بەرهەم هاتوانە دەشێ بە شێوەی تخم بن دەشێ بە شێوەی ئاوێتە بن و دەگونجێ بە شێوەی چ بن بە شێوەی ئایۆن بن زۆر باشە لێرەدا هەمومان بە جوانی نووسیوە کەواتە هەموو مادە کار لێ کردوەکانمان لەگە بەرهەماتۆکان دەگونجێ بەو شێوێ بن جا با بێم ئەو زارست بۆ ڕوونکەمەوە نیشانەکانی ڕوودانی کارلێکی کیمیایی بۆ ئێمە بزانین کارلێکی کیمیایی ڕوویداوە پێویستە بەرهەمەکان ببینە تاقیگە لێی ورد بینەوە بزانین ئایا بەندی نوێ دروست بووە مادەی نوێ دروست بووە ڕەوشی نوێ پەیدا بووە بەڵام کۆمەڵک نیشانەی سەرپێیمان هەیە کە ڕاستەوخۆ بە چاو دەتوانین بزانین ئایا کارلێکێکی کیمیایی ڕووی داوە یاخود ڕووی نەداوە ئەو نیشانانەش یەکەمیان چیە پەیدابوونی ڕووناکی و گەرمی هەر کاتێک دوو مادە تێکەڵ کرد یاخود مادەیەک سووتاند گەرمی ڕووناکی لێوە پەیدا بوو ئەوە نیشانەی چیە نیشانەی ڕوودانی کارلێکی کیمیاییە بۆ نەدەچین پارچەکە دارێک دێنین دەیسووتێنین لە کاتی سووتاندنیدا دەبینین بە چاوی خۆمان کە هەم ڕووناکیمان دەداتێ و هەم گەرمیشمان دەداتێت کەواتەوە نیشانەی چیە نیشانە ئەوەیە لێرەدا کارلێکێکی کیمیایی ڕووی داوە غازی ماڵەن کاتێک کە دای دەگیرسێنین بە هەمان شێوە ڕووناکی و گەرمیمان دەداتێت بە شێوەی وزە دیسانەوە ئەوەش بەڵگەیەکی دیارە لەسەرچی لەسەر نیشانەی ڕوودانی کارلێکی کیمیایی کەواتە هەر گۆڕانە کە بەسەر مادەدا بێت وزەی گەرمیا ڕووناکی دەربپەڕێت ئەوە چیە پێی دەڵێن کارلێکی کیمیایی قوتابی خۆشەویست ئاگادار بە ئەو هاوکێشانە لەبەر ناکەی ئەمە ئینشاڵە کە گەیشتینە کەرتی دووەم لەوێن دەرێ فێرت دەکەین چۆن بەرهەمەکان دەنووسین یان کە بەرهەم درابوو چۆن کارکردو دەنووسین وردە وردە و لەگەڵ بابەتی هاوکێشەی فێر دەبی و ئەسڵەن بۆ خۆت دەتوانی بینوسی و هاوسەنگیشی بکەیت بۆیە جارە وەکو دەستپێک پێویست ناکە ئەو هاوکێشانە لەبەر بکەیت بەس ئەوەندەی بزانە یەک لە نیشانەکان چیە پەیدابوونی ڕووناکی و گەرمی وەمەرج نییە هەمیشە پەیدابوونی ڕووناکی یان گەرمی ئاماژە بێت بۆ ڕوودانی کارلێکێکی کیمیایی بۆ چونکە دەشێ گۆڕانە فیزیاکانیش گەرمی چ بکەن دەربپەڕێن بۆ نە پارچە ئاستنێک دێنین گەرمی دەکەین بۆ نە تا 300 پلەی سلیزی پاشان کە دەین ساردی دەکەینەوە یاخود لە کات ساردکردنەوەدا ئەو گەرمیە دەبەخشێ گەرمی بەخشی بەڵام هیچ کارلێکێکی کیمیاییش نەبوو بۆ چونکە هەر ئاسن بوو چ لە کاتی گەرمکردندا بێت چ لە کاتی ساردکردنەوەیدا بێ هیچ مادەکە نەگۆڕە مادەی نوێ دروست نەبوو کەواتە پێی ناڵێن گۆڕانی کیمیایی خاڵی دووەم چیە بەرهەمهێنانی گاز کاتێک ئێمە دوو مادە لە تاقیگە تێکەڵ بە یەکتری دەکەین بڵق پەیدا دەبێ بەرەو سەرەوە بەرز دەبتەوە ئەوەش بەڵگەیە لەسەرچی لەسەر نیشانەی ڕوودانی کارلێکێکی کیمیایی باشە زۆر زە تاماشا دەکەین کاتێک لە ماڵەوە هەویرێک دەشێلی بۆ نەدایکمان خوشکمان خێزانمان کاتێک هەویرێک دەشێلێ تاماشا دەکەین بۆ بەیانی چیلات و هەستاوە ئەوە بەڵگەی ئەوەی کە ئەو سۆدیان ئەو خمرێکەتی کردووە کارلێکێکی کیمیایی ئەنجامدا و گازی دوانۆکسیدی کاربۆن دروست بووە و بەرز دەبتەوە بەڵام لەبەرەوەی هەویرەکە ڕێگەی پێ نادەبێتە دەر بۆیە پاڵ بە هەویرەکەەوە دەنێت و هەڵدە ئاوسێ ئەوەش نیشانەیەکە چیە لەسەر ڕوودانی کارلێکێکی کیمیایی سەیری ئێرە بکەین وەک باسم کرد پێویست ناکە و هاوکێشانە بزانین جارێ دواتر ئینشاڵە فێرتان دەکەین لێرەدا تەماشا دەکەین H2 پەیدا بوو مادام گاز پەیدا بووە G لە گازی ئینگلیزیەوە هاتووە لە گازی ئینگلیزیەوە هاتووە
کاتە هەر کاتێک جددی ینی ئەو مادێ دۆخە فیزیایەکەی چییە گازە لێرە با ماشێتان شادەکەین چ دروست بووە لە کارلێکی نێوان ترشی سرکە و کاربۆناتی سۆدیۆمی هایدرۆزینی چ پەیدا بووە CO2 پەیدا بوو مادام CO2 پەیدا بوو ئەوەش بەڵگەیەکی ترە لەسەر نیشانەی ڕوودانی کارلێکی کیمیایی خاڵی سێم پەیدابوونی نیشتومان هەیە باشە هەر کاتێک دوو ئاوە گیراومان تێکەڵ کرد نیشتو پەیدا بوو ئەوەش بەڵگەیە لەسەر چی بەڵگەیە لەسەر نیشانەی ڕوودانی کارلێکی کیمیایی کەواتە بابی بزانین مەبەستمان چێت لە نیشتو چکاگەدار بە ئەو نیشتوەکەی دەبێتە نیشانەی ڕوودانی کارلێکی کیمیایی ئەگەر لە تێکەڵکردنی دوو ئاوە گیراوە پەیدا بۆ نمونە دێم چ دەکەم خوێی گۆگردیدی ئەمۆنیۆم لەنێو ئاودا چ لێ دەکەین دەتوێنەوە دەبێتە IQ IQ یانی چی یانی ئاوە گیراوە لێ ئێستاوە فێری بە IQ یانی ئاوە گیرەواتە هەر کاتێک مادەیەکە تواندەوە توێنەرەکە ئاو بوو ئەو پێی دەوترێت ئاوە گیراوە پاشان دێین لە پەرداخی دووەم یاخود لە بیرکەری دووەم ئەویش ئاوی تێ دەکەین چی لە ناودا دەتوێنەوە خوێی نیتراتی کادمیۆم ئەو دخوێ هەر یەکە لە پەرداغێکدا دەتوێنەوە پاشان دێین چ دەکەین هەردووچی بێڕەنگە بەڵام کاتێک کە دەین دەیانکەینە گیراوەیەکی دیاریکراوە یاخود گیراوەی سێم پەرداخی سێم تا شادەکەین لێرە چ دروست دەبێ نیشتوەک پەیدا دەبێت لە بەرەوەی قورسترە لە گیراوەکە زیادەبێتەوە لە دەفرەکە دەنیشێ جاو نیشتۆ بە چێ مادەکرێ بە ئێس دواتریش زیاتر قسەی لەسەر دەکەین کەواتە هەر کاتێک دوو ئاوە گیراوەی بێڕەنگت تێکەڵ کرد چکە هیچ نابینی سەرەتا کە تێکەڵت کردو لە کاتی تێکەڵکردنەکەیدا نیشتوێک پەیدا بوو لی جیابەوە و لە بلی دەفری سێم دانیشت ئەو پێی دەڵێن چی پێی دەڵێن نیشت و بۆ نمونە ئەو نیشتو لێرە پەیدا دەبێت چیە گۆگردیدی کادمیۆمە جا دواتر فێر دەکەم ئەو بەرهەمانە چۆن دەنووسی جارە زووە دواتر فێر دەکەم ئەو بەرهەمانە چۆن دەنووسی لە کارلێکی دوانە گۆڕینەوە جارە بەس مادام نیشتو هەیە ئەوە بزانە چ ڕوویداوە کارلێکێکی کیمیایی ڕوویداوە کاتە نیشتو چیەگە پێناسەشی بۆ بکەین دەڵێن مادەیەکە لە ئەنجامی تێکەڵکردنی دوو ئاوە گیراوە لە ناو ئاوە گیراوەیەکی دیاریکراودا پەیدا دەبێت و لە گیراوەکە جیا دەبێتەوە و لە بنی دەفرەکەدا چی لێدێ دەنیشێت باشە خاڵی چوارم و کۆتاییمان هەیە لە نیشانەکانی ڕوودانی کارلێکی کیمیایی ئەویش چیە گۆڕانی ڕەنگە باشە بە زۆری هە ناڵێن هەمیشە دەڵێن بە زۆری هەر گۆڕانێک ڕەنگ نیشانەی کارلێک کیمیایی واتە کاتێک دوو مادەی بێڕەنگ تێکەڵ دەکەم ڕەنگێک پەیدا دەکەن ئەوەش بەڵگەیە لەسەر چی لەسەر نیشانەی ڕوودانی کارلێکی کیمیایی زۆر جار تەڵەبەی مە لێرە کێشەی بۆ دروست دەبێ مامۆستادی گۆڕانی ڕەنگ فیزیاییش ناگرێت دەڵێن بەڵێ بۆ ئێستا پەرداغێک ئاودین هەندێک ڕەنگی خۆراکی تێدەکەن تا شا دەکەم ڕەنگەکەی دەگۆڕێ بەڵام هیچ مادەی نوێ دروست نەبووە ئەوە چیەوە گۆڕانەکی فیزیایە بەڵام کاتێک ئەتو دوو مادەی کیمیایی تێکەڵ دەکەی لە ئەنجامی ئەو گۆڕانی ڕەنگەدا مادەیەکی نوێ دروست دەبێ ئەو پێی دەوترێتی پێی دەوترێت کارلێکی کیمیایی باشە بۆن هەر لەو نمونەی سەرۆدە کاتێک ئەو دواوە گیراوی تێکەڵ دەکەی گۆڕانی ڕەنگیش ڕوودەدا چکە نیشتوویەکی زەر پەیدا دێت ئەو زەردا لە ئەنجامی دروستبوونی مادەیەکی نوێ پەیدا بووە بۆیە پێی دەڵێن چی گۆڕانەکی کیمیا یاخود کارلێکەکی کیمیاییە بۆ نەپارچەدارێک دەسووتێنی تاشا دەکەین خەڵوزێکی ڕەش بەجێ دەمێنێ ئەو ڕەنگ گۆڕانە مادام لە ئەنجامی دروستبوونی مادەیەکی نوێوە دروست بووە ئەوش بە هەمان شێوە دەبتەچی نیشانەیەک بۆ ڕوودانی کارلێکی کیمیایی خوێندکارانی خۆشەویست قوتابیانی خۆشەویست لێرەدا پێناسەی کارلێکی کیمیاییمان کرد و باسمان کرد کارلێکی کیمیایی لە دوو بەشی سەرەکی پێک دێ و هاتی نیشانەکانیشمان ڕوون کردەوە ئێستا دێینە گرنگترین بابەتمان لێرەدا ئەویش چیە بریتە لە هاوکێشەی کیمیایی بریتە لە چی بریتە لە هاوکێشەی کیمیایی لێرەدا پرسیارمان نووسیوە نووسیومانە قوتابیانی خۆشەویست پێمان خۆشە و جاچت بۆ ڕوونکەمەوە هاوکێشەی کیمیایی چییە زۆر جار تەڵەبە پرسیار دەکا مامۆستا جیاوازی چیە لە نێوان کارلێکی کیمیایی و هاوکێشەی کیمیایی هیچ جیاوازیەکیان نییە کارلێکی کیمیایی کردەکەیە پرۆسەکەیە کە ڕوودەدا کردەکەیە کە پرۆسەکەیە ڕوودەدا بەڵام ئەمن بۆ ئەوەی ئەو کارلێکە کیمیاییە تی بگەم بزانم چ توخمەک بەشدارە چ ئاوێتەک بەشدارە چ ئاوێتەیەک دروست دەبێ یاخود بڕەکانیان چەندە دێم بە چ دەریدا بڕم و دەینوێنم بە هاوکێشەی کیمیایی کاتە هاوکێشەی کیمیایی زمان حاڵ و دەربڕەری چێیە کارلێکە کیمیاییەکانە کە هەم ژمارە و جۆری گەردیلەکانم بۆ دیاری دەکا و هەم بڕە ڕێژەیەکانیشم بۆ دیاری دەکات چۆن ئێستایمە حکوومەتمان هەیە لەگەڵ وتەبێژی حکوومەتمانەیە حکوومەت کۆ دەبتەوە بڕیار دەدا
ئەی ئەمە لە ڕێگەی چیەوە بزانانی بڕیارەکان چیە لە ڕێگەی هاوکێشەی کیمیا یاخود وتەبێژی حکوومەتەکەەوە ئەوەش بە هەمان شێوێ کەواتە کارلێکی کیمای پرۆسەکەیە کە مەدانی ڕوودەدا بەڵام هاوکێشە بەرگێکی زانستی بەبەردا دەکا بە پشت بەستن بەهێما و شێوگەکان و لەگەڵ بڕە ڕێژەیەکانیان لە نێو کارلێکەکەدا بۆ نمونە ئەمن دەڵێم گازی هایدرۆجین لەگەڵ گازی ئۆکسسیجین کارلێک دەکات چم بۆ دروست دەکا ئاو ئەمن نازانم چەند کارلێکی کردو چەند نییە بەڵام کە دەنووسم 2H2CO دەبتە 2H2O زۆر بە ئاسانی توانیم بزانم هایدرۆجین بەشدارە و ئۆکسسیجین بەشدارە و شێوگی H2O و بڕەکانیان چەند بە چەند ئەها بەو شێوێ کەواتە هاوکێشەی کیمیایی چیە دەڵێن نواندنێکە بەهێما و شێوەگی مادە کارلێک کردوەکان و بەرەم هاتووەکان وەچی کەش بڕە ڕێژەیەکانیشیان ئەها ئاگدار بە چشم بۆ دیاری دەکا بڕە ڕێژەیەکان باشە زۆر باشە کەواتە ئێستامە باسی سمان کارلێکی کیمیایی لە چەند بەش پێک دێ نیشانەکانی چیە و بەچێ دەردەبڕدرا خودت بەچێ دەنوێنرێت بەچ دەردەبڕدرا بە هاوکێشەی کیمیایی زۆر باشە جەبابین ئەوانەی باسمان کرێک دوو پرسیارمان لە سەری نووسیوە پرسیارمە بەس دەنیشت و چیە دەڵێن ئەو ڕقی لە کارلێکی کیمیایی پەیدا دەبێت لە کاتێک هەڵکردنی دوو گیراوە ئەها دەڵێن چی دوو گیراوە باشە لەکوێدا لە گیراوەیەکی دیاریکرادەواتە دەیان کەمە ناو پەرداغێک واتە گیراوەی سێم بۆ دروست دەبێت وە لە گیراوەکە جیا دەبتەوە پێی دەڵێن چی نیشت چووکە قورسترا بۆیە لەبنی دەفرەکە دەنیشێت پرسیارەکەمانە کام لەم نیشانانەی خوارەوە بەڵگەی ڕوودانی کارلێکی کیمیایی نییە ئەها پەلەی مەکە ناڵم کیمیاییە دەڵێم نیشانەی ڕوودانی کارلێکێکی کیمیایی نییە پەیدابوون نیشت و وەڵاوە نیشانە بوو کاتە هەڵەیە باشە پەیدابوونی گاز ئەویش نیشانە بوو کاتەوە شەڵەیە دەرپەڕنی گەرمی ڕووناکەویش نیشانە بوو کەواتە هیچ نیشانە بوو گۆڕانی بارستەی گشتی مادەکان کەواتە دی دەبێتە وەڵامی دروست بۆ مادە ڕقەی لە کارلێکی کیمیایی پەیدا دەبێت لە گیراوەکەیدا و لە گیراوەکە زیاد دەبێتەوە پێی دەڵێن چی پێی دەڵێن نیشتوو جا بۆیە قوتابیانی خۆشەویست خوێندکارانی ئەزیز لێرەدا لە کیمیای پۆلی 11 لەبەرکردنمان زۆر کەمە بۆ نێستامە کە پێناسی کارلێکی کیمیای پێناسی هاوکێشەی کیمیا تو پێویست ناکات لە ئەلفەوە تاوەکو لەبەری بکەیت لی تێبگە باشە چکەمە دین دواترەوانە هەموو تەطبیق دەکەین بەکاری دێنین یان بەو شێوێ بۆ دێتەوە هەڵبژاردنە بۆ شایە ڕاست و هەڵێ ئەها بەو شێوەیە باشە بۆیە ئەمە هەوڵ دەدەین لەبەرەوەی تەڵەبەی عیلمینە هەوڵ دەدەین خۆمان لە چ پارێزین خۆمان لە لەبەرکردن و دەرەخکردن بپارێزین زۆر باشە ئێستا دێینە چی دێینە مەرجەکانی نووسینی هاوکێشەی کیمیایی کاتە ئەمە لێرەدا لە پۆلی 11 دەبێ فێربین هاوکێشەی بنووسین و دوای ئەوەی کە فێری نووسینی هاوکێشە بووین ئەو جادەین چ لێ دەکەین فێری هاوسەنگکردنیش دەبین بۆیە تۆی قوتابی پێویستە لە پۆلی 11ەوە فێری نووسینی هاوکێشەی کیمیایی بی وەکو دەستپێکش ئەمە لەگەڵت دەبین بەرهەم و کارکردوەکانت پێدەدەین لە کەرتی یەکەم بەڵام لە کەرتی دووەم دەبێت بۆ خۆشت بەرهەمەکانیان کارکردوەکان بنووسی باشە کەوات ئێستا بابی بزانین ئەو مەرجانە چنە کە پێویستن بۆ نووسینی هاوکێشەی کیمیایی زۆر جارە من بە قوتابیان دەڵێم نووسینی هاوکێشەی کیمیایی هیچ علمەکی تێدا نییە هەر ئەو هێما و شێوگانێک کە لە پۆل لە دروستمان دەکرد بەڵام ئەمە دەین لە زیاتیەوە یەک بیان نووسین دەین بەیەکەوە دەیان نووسین و کویان دەکەین و لە فۆرمێکی گشتیدا یاخود بە شێوەیەکی زانستی دەیان نووسین پێی دەڵێن چی پێی دەڵێن هاوکێشەی کیمیایی سێ مەرجمان هەیە بۆ نووسینی هاوکێشەی کیمیایی واتە ئەویش ئێمە دەمانەوە بیکەین کە تۆلۆکە چی لەگەڵا لە چەند خاڵ پێکاتەوە 1 و 2 3 ئەو سێی بە دروستی جێبەجێ دەکەم کەواتە لە ئەنجامدا گەیشتومەتە هاوکێشەیەکی کیمیایی مەرجێکە پێویستە هاوکێشە ڕاستی و زانرا و پیشان بدات واتە مادە کارکردو بەرەم هاتووەکان ڕوون و سبن ناسراو بن واتە ئەو مادانە هەم لە تاقیگە هەم لە سەرچاوە زانستیەکاندا پشتڕاست کرابنەوە بوونیان هەبێ بۆ نمونە H2مان هەیە بەڵێ O2مان هەیە بەڵێ NaCl هەیە بەڵێ H2O هەیە بەڵێ کات هەموو ئەو هێما و شێوگانەی خوێندومانە هەمویان ڕاستی و زانراون مەرجی دووەم پێویستە هاوکێشە شێوگە ڕاستەکانی کارکردو بەرەم هاتووەکانی تێدا بێ پێم خۆشە بێم لێرە زیاتر ڕوونکردنەوەت بدەمێ لە خاڵی دووەم کە بزانین مەبەستمان چێ لەو خاڵەیدا زۆر باشە هەموو هاوکێشەیەکی کیمیایی هەموو هاوکێشەیەکی کیمیایی لە دووشت پێک دێ یا ئەوەتانێ ئەو مادەی کە تێیدا هاتین زە چ کار کردو چ بەرهەمە توخمە
باشە یا ئەوەتانێت چیە ئاوێتەیە لەو دوی تێناپەڕە یان توخمە یان ئاوێتێ ئاوێنیشمان هەیە بەس وەکو پۆلی 11 باسی ئاوێن ناکەین تەنانەتمانێت توخم لەگەڵ ئاوێتەی کۆمەڵک توخممان هەیە کە بە شێوەیە دەنووسرێن گەردی دوانیان پێ دەڵێن پێیان دەڵێن چی گەردی دوانی ئەوانە چێنە هایدرۆجینمان هەبوو ئۆکسسیجینمان هەبوو نایترۆجینمان هەبوو ئاتوانێت بەجین کۆتاییان دێ لەگەڵ هالۆجینەکانیش ئەوان شێم کۆمەڵی هەفتە فلۆر کلۆر برۆم یۆد باشە ئەوانە لە کاتی کە لە نێو کارلێکە کیمیاکاندا هاوکێشە کیمیاکاندا بەکاریان دێنم ئاگادار بە شێوەی توخمنیان نووسم ئەدی چۆن دایانووسم بە شێوەی گەردی دوانی واتە هەمیشە بە شێوی چ دایانووسم بای2 H2 O2 N2 F2 Cl2 Br2 I2 بەو شێوێ دایانووسم و ئەو مەجموعەشیان دۆخە فیزیایەکانیان چییە گازن و Br2 چییە شلە و یۆدیش چییە دۆخە فیزیاییەکەی ڕقە زۆر باشە مامۆستا بۆ ئەوها دایانووسم چونکە ئەوانە بەو شێوەیە لە سروشدا هەن و جێگیرن و بەو شێوێژ چ دەکەن بەشداری لە کارلێکە کیمیاییەکاندا دەکەن دانەیەکی ترمان هەیە فۆسفۆر بە شێوەی چ دەنووسرێت بە شێوەی چواری دەنووسری واتە کاتێک فۆسفۆر لە نێو کارلێکەکەیدا هەبوو جا چ لە کار کردو بێت چ لەبەرهەم بێ کە ناوی هات بە شێوەی چ دەینووسم پیفۆر باشە پاشان دانەیەکی ترمانەیە گۆگرت بە شێوەی چ دەنووسرێ هەشتی بە شێوەی چ دەنووسرێ هەشتی واتە کاتێک گۆگرت دووبارە ناوی هات لە کارکردویان لەبەرهەم بە شێوەی چ دەینووسم هەشتی پاشان توخمەکانی ترمان هەیە باقی توخمەکانی تر هەر هەمویان چۆن دەنووسینەوە وەک خۆی واتە چۆن لە پۆلیدا هێماکانمان لەبەر کردووە وەکو خۆی بەکاری دێنەوە بۆ نەگە باسی ئاسنی کرد هێمامۆستا ئاسن ئێفی بوو هێماکەی تاو هەر ئێفی دەنووسم باسی مسی کرد هێماکەی سی و هەر سیوی دەنووسم باسی کاربۆنی کرد هێماکەی سی و سی دەنووسم باسی سۆدیۆمی کرد هێماکەی NA و NA دەنووسم کەواتە ئەو مەجموعە توخمە بە شێوەی گەردی دوانی دەنووسرێت فۆسفۆر بە شێوەی چواری گۆگرت بە شێوەی هەشتی باقی توخمەکانی تر وەکو خۆیان دەیاننووسینەوە پاشان ئاوێتێ ئاوێتە لە پێشەکەکەی فێرم کردی چەند زۆر ئاوێتەمان هەبوو ئاوێتەی ئایۆنیمان هەبوو لەگەڵ چی لەگەڵ ئاوێتەی گەردی جا فێرم کردی چۆن ئاوێتە ئایۆنەکان شێوگی دەنووسی چووکە دواتر دەیشم بە هەردووشیتی یان وشەی دەکەمە شێوگیان شێوگی دەکەمە وشە هەمووت فێر دەکەم باشە گە بمێ شێوگی ئاینەکان بنووسم فێرم کردی لە چەپ چێ دەنووسمەوانە دەنووسم کە بارگیان موجەبە باشە لە ڕاست چێ دەنووسم ئەوانە دەنووسم کە بارگیان چییە سالبە پاشان ئاڵوگۆڕی بارگەکان دەکەین ئەوە بۆ نووسینی شێو ئەدی بۆ ناونانی یاساکم هەبوو دەمگوتی دەمگوت بەشی سالب کۆیی بەشی موجەب ئەگەر ستۆکیشم پێویست بوو لەگەڵ ئەو مەجموعە توخمەی فێرم کردی دەینووسم ئەدی گەردیەکان مامۆستا گەردیەکانش چەند شێوەیەکمان هەبوو یاوەتانە گەردی دوانیە کە دەڵێن گەردی دوانی واتە ئەو دوو توخمە بە ئەلکترۆنێک یا بە جووتێک ئەلکترۆنیان زیاتر بەشدارن و هاوبەشەبەندیان پێکهێناوە بۆ نەدوانەکان فێرم کردی چۆن ناو شێوگیان دەنووسی بە پێی سیستەمی پێشگر یاخود کۆن دەمانگوت پێشگر کارۆسالبێتی بەرز بەیدەوە کۆ پێشگر کارۆسالبێتی نزم بەبێ یت واتە یدی پێوە ناخم ئەو دوانیەکان ئەی چێکەشمان هەبوو ترشەکانیشم هەبوو ترشەکانیش فێرم کردی ترشی چەندیمان هەبوو دوانیمان هەبوو چشمان هەبوو ئۆکسسیجینیشمان هەبوو باشە و ئایۆنیەکان چشمان هەبوو تفتەکانیشمان هەبوو تفتی بەهێزیشمان هەبوو تفتە بەهێزەکانیشمان هەبوو تفتی بەهێز کەواتە قوتابی خۆشەویست ئەمە ئەوەی لێرە نووسیمانە هەمووی پۆلیدەیە بەس چمان کردو ئەوانە زیادە کتمانەوانە بە شێوی دوانی دەنووسی ئەوە چواری ئەو هەشتی دەنا باقیوانە هەر هەمووی پێشەکەکەی و کە باسمان کردووە ئەمە دێم کۆی دەکەمەوە پێ دەڵێن چی پێ دەڵێن هاوکێشەی کیمیایی باشە بابێم نمونەکت بۆ بنووسم لە خاڵی دووەم ئەو جاچمە خاڵی سێم و پاشان درێژە بە خاڵی دووەم و سێم دەدەین زیاتر زۆر باشە یاڵە بابین نمونەکت بۆ بنووسم لەسەر خاڵی دووەم بۆی باشتر لە بابەتەکە حاڵی بوو پێکبەستیکەم لە پۆلیدا کە مامۆستا داوای لێکردبای کوتبایی وەرەچم بۆ بنووسە شێوگی حەفوان هێمای توخمی هایدرۆجینم بۆ بنووسە دەدگوت چی دەدگوت H باشە ئەگەر داوای لێکردبای هێمای
توخمی ئۆکسجینی بۆ بنووسی دەتگوت ئۆ باشە ئەگە داوای لێکرد بای شێوگی ئاوی بۆ بنووسی دەتگوت چی H2O باشە H2 زاو ساڵ هەرەوەی ئەمەدەین لێرە دەیکەینە هاوکەشی کیمیایی هەرەو هێما و شێوگانێک کە فێری بووینە خۆ لە جێیچکەوە نایهێنین ئێستا و ساڵ چت پێڵم دەڵم هایدرۆزین لەگەڵ ئۆکسزینێک دەگرن چت بۆ دروست دەکەن وەرە بیکە هاوکێشە دەڵێ مامۆستا مادام هاوکێشە دێ یەکەم جار دەبێ و سەحمەی بکەم هیچ هاوکێشەیەک بەبێ و سەحمە نییە مامۆستا ئەو لای سەحمەکەی چییە کار کردووە زۆر باشە ئەگە ئەو لای چییە بەرهەم هاتووە مامۆستا کار کردووەکان شێنا هایدرۆزین لەگەڵ ئۆکسزین کارلێک دەکەن مامۆستا هایدرۆزین هێماکەی ئێچە بەڵام ئەتۆ ساڵ فێرت کردم لە نێو هاوکێشیدا بە شێوەی گەرد دەنووسرێ کەواتە دەنووسم چی H2 کۆ مامۆستا ئۆکسزین هێماکەی ئۆیە بەڵام ئەو ساڵ فێر کردم ئەویش بە شێوەی گەردی دوایی دەنووسرێ دەنووسم چی ئۆت ئادی شێوگی ئاوچیە H2O شێوگی ئاوچیە H2O کەواتە هەر ئەو هێما و شێوگانەیە هاتم لە فۆرمێکی زانستی یاخود لە فۆرمێکی گشتیدا دووسەیەک چواردانم کۆ کردەوە ناوی لێ دەنم چی هاوکێشەی کیمیای بەڵام کۆمەڵک ڕێنمایی لەگەڵی جێبەجێ دەکەم نمونە چیکە ئەگەر مامۆستا لە پۆلی دەلێتی پرسی بە هێمای توخمی سۆدیۆم چییە دەتگوت Na باشە ئەگەر لێتی پرسی بە کلۆر هێماکەی چییە دەمانگوت Cl باشە ئەدێگەر داوای لێکردبای شێوگی کلۆریدی سۆدیۆمی بۆ بنووسی چ دەکرد ئەو ئاوێتێکیانی دەتگوت مامۆستا کلۆر Cl سالب یەکە باشە و سۆدیۆم Na و موجب یەکە و هادەینووسم بارکان یەکسان دەبێتە چی دەبێتە NaCl دەبێتە چی دەبێتە NaCl پار مامۆستا یەک لێمانی دەپرسی بەڵام ئەو ساڵەمە دەین چ دەکەین هەمووی بێ کۆکۆ دەکەینەوە دەین دەڵێن سۆدیۆم لەگە کلۆر کالک دەکەن کلۆری سۆدیۆم بەرهەم دێن یاڵ بابم بیکەمە شکلی هاوکێشەی سۆدیۆم هێماکەی چییە Na سۆدیۆم هێماکەی چییە Na مامۆستا کلۆر هێماکەی چییە Cl بەڵام ئەتو فێرکردم بە شێوەی گەردی دوو گەردی لی دەنووسرێن چکە بەو شێوێت جێگیرە لە سروشدا بەشداری دەکەن لە کارلێکی کیمیاییدا ئەدیێنەیەک سیێڵەکەش چۆن شێوەکەم دەنووسی دەڵێم NaCl باشە جا قوتابی خۆشەویست ئەو نووسینانەی کە بە کوردی دەربڕاون ئەوانە پێیان دەوترێتی وشە هاوکێشە و کاتێک کە دەیکەمە هێما و شێوک پێی دەوترێتی ئەوانە پێیان دەوترێتی شێوگە هاوکێشە جا ئینشاءڵڵە کە خاڵی سێمیشم باس کرد ئەوزە زیاتر دێم باسی چێت بۆ دەکەم باسی وشە و شێوگە هاوکێشت بۆ دەکەم پاشان دێن ئەو جارە فێری هاوسەنگکردنیشت دەکەم کەواتە هاوکێشەی کیمیایی چییە هەر هێما و شێوگەکانی پۆلی دەی خۆمانە ئەوەی ئەو ساڵیش باسمان کردەوە بەس کۆیان دەکەمەوە زۆر باشە کەواتە تا ئێرە دوو مەرجم لە هاوکێشەی کیمیایی هەیە مەرجی یەکەم مادەکان هەمویان ڕاستی و زانراون کەسێ بڵێ مامۆستا هایدرۆزینم نییە ئۆکسجینم نییە سۆدیۆم نییە کلۆرمان نییە خوێمان نییە H2O نییە لە کیمیادا نەخێر کەواتە هەمووی ڕاستی و زانراوە خاڵی دووەم مامۆستا ئەتو فێرت کردم هێما و شێوگەکان بە دروستی بەکاربێنم فێرت کردم هایدرۆزین نابێ بنووسم H دێ بنووسم H2 ئۆکسجین نابنووسم ئۆ دێ بنووسم O2 NaCl بە پێ ڕێنمایی دروستم کرد کەواتە هەنگاوی دووەمیشم جێبەجێ کردو کەواتە دوو مەرجم لە سێ مەرجی هاوکێشێکی ئەدی مامۆستا مەرجی سێم چییە مەرجی سێم پێی دەوترێت یاسای پاراستنی بارستە یاسای پاراستنی بارستە یعنی چی ئەگەر زیاتر بۆ دڕمکەمەوە دەڵێ لە کارلێکە کیمیایە ئاساییەکاندا بارستە لە ناو ناچێت و دروست ناکرێ واتە بارستەی کارکردو چەند بوو دەبێت لە بەرهەمیش هەمان بارستەم هەبێتەوە واتە ئەگەر بارستەی کارکردوم 100 گرام بوو دەبێت بارستەی بەرهەمەکەشم چەند گرام دەرچێتەوە دوای کۆتایی هاتنی کارلێکەکە ئەویش 100 دەرچێتەوە ئەوە پێی دەوترێت یاسای پاراستنی بارستە یان بە ئاسانتر بیڵم دەچین تەرازوویەکمان هەیە دوو مادە لەو لای تەرازوەکەی دالین دەبێت هەردوو تەرازوەکە لای چ بێ هاوتا بێ واتە نابێ هیچ لایەک بەرز و نزمی هەبێ جا مامۆستا من چۆن بزانم یاسای پاراستنی بارستە بەدی هاتووە خۆم نە تەرازوم لایە نە بارستەم دەدرێتێ چۆن بیزانم دەڵێم پێویستە ژمارەی گەردیلەکانی هەر توخمێک لە هەردوو لای کارکردو بەرەم هاتوو یەکسان بێ باشە یعنی چۆن
لێرە تەماشای کە چەند هایدرۆجینم هەیە دوو لە دەرسی ڕابردوو فێری ژماردنی گەردیلەکانم کردی وتم ژێرە جارانی مۆڵکە بەڵام کتم ئەگەرەوە نەنووسرایانیەوە چەندە یەک کاتە دوو جاران یەک دوو کات چەند هایدرۆجینم هەیە لێرە دوو باشە ئەی چەند ئۆکسجینیشم هەیە بە هەمان شێوە دوو ئۆکسجین دێمە ئەولیا چەند هایدرۆجینم هەیە دوو ئەی چەند ئۆکسجینم هەیە یەک ئۆکسجینم هەیە کەواتە لێرە بۆم دەردەکەوێت ژمارەی گەردیلەکانی ئۆکسجین یەکسان نییە کاتەوە هاوکێشەی من هاوسەنگ نییە یاسای پاراستنی بارستە ناگرێتەوە ئای چۆن بەدی بێنم بە هاوکۆلکە من ئێستا بۆ خۆم دێم هاوسەنجی دەکەم و هاوکۆلکەی دروست دەنووسم بەس لە دەرسەکانی داهاتوو لە سەخاڵی سێمر زیاتر قسە دەکەین ئەویشتێ بابەتی هاوسەنگکردنی هاوکێشەکانە بە دانانی هاوکۆلکەی دوو لە بەردەم ئاو و هایدرۆجینەکە هاوکێشەکەم هاوسەنگ بوو کاتە دوو جارانی دوو چوار هایدرۆجین دوو جارانی دوو چوار هایدرۆجین دوو ئۆکسجین ئەو دۆ بوو هەموویەتی ها فێرم کردی یەک جارانی دوو کاتە هاوکێشەکەم چیە هاوسەنگە کاتە مەرجی سێمی شاتەدی یاسای پاراستنی بارستە بوو ژمارەی گەردیلەکان لە هەردوو لە یەکسان بوو دەی نەخوارێ چەند سۆدیۆمت هەیە یەک چەند سۆدیۆمت هەیە یەک ئەوە هاوسەنگە مشکلم نییە چەند کلۆرت هەیە دوو چەند کلۆرت هەیە یەک کاتە کلۆر مشکلی بۆ دروستکردین دێم کلۆرەکەی چا دەکەم دۆچی ئەلێرە دادەنێم بەڵام سۆدیۆمیشم تێکدا دۆکیش ئەلێرە دادەنێم جا دواتر فێرت دەکەم کەواتە ئەو دۆ پێی دەوترێتی هاوکێشەی کیمیایی دووبارە دەیڵێمە بزانم هەرسێک مەرجەکەی تێدایە یەکەمیان ڕاستی و زانراون بەڵە ڕاستی و زانراون دومیان هێما و شێوگەکانم بە دروستی نووسیوە بەڵە دروست نووسیمە یاسای پاراستنی بارستە بەدی هات بەڵە بەدیات کاتەوە پێی دەوترێتی هاوکێشەیەکی کیمیایی تەواو و هاوسەنگ و دەرەجەیەک و بێمشکیلە ئاها جا پێشەوەی بچمە خاڵی دووەم زیاتر لەسەر وشە هاوکێشە و شێوگە هاوکێشە قسەی بکەم پێم خۆشە لێرەدا هەندێک هێمامان هەیە بۆ دڕونکەمەوە باش هەندێک هێمامان هەیە کە لە کاتی نووسینی هاوکێشە کیمیایەکاندا بەکاردێ چونکە ئاگادار بە هاوکێشەی کیمیایی نابێ نووسینی تێدا بێ بەڵکو دەبێت دۆخەکان و دەبێت پلەی گەرمی و پەستان هەر شتێک تێدا بەکار هات بێ ئەویش بە هێما دەرببڕین چونکە ناکرێ هاوکێشەی کیمیایی نووسینی تێدا بێ بۆیە کۆمەڵک نیشانەمان هەیە کۆمەڵک هێمامان هەیە کە ئەوانیش بەشێکن لە هاوکێشە کیمیاییەکان و زیاتر ڕوونکردنەوەمان دەدەنێ دەربارەی چی هاوکێشە کیمیاییەکان ئەوانیش خۆی لە چدا دەبینێتەوە لەو نیشانەیدا دەبینێتەوە لەگەڵ دۆخی فیزیاییان یاخود ئەو بارودۆخی کە کارلێکەکەی تێدا ڕوودەدا لە ڕووی ئەوەی ئاپلەی گەرمی بەکار هاتووە بەکار نەهاتووە پاستان یاخود هاندەر بەو شێوێستا دەین ڕوونیان دەکەینەوە یەکێک لەو نیشانانەی کە هەمانە ئەویش چییە یەکێک لەو نیشانانەی کە هەمانە ئەویش چییە ئەو سەهمێ باشە ئەو سەهمێ واتە ئێرە چمان هەیە کارکردو ئێرە چمان هەیە بەرهەم باشە ئەو سەهمە یعنی چی یعنی نیشانەی ڕوودانی کارلێکی کیمیایە واتە بەرهەمەک پەیدا دەبێ یان بە ئاسانتر پێت بڵێم یعنی نیشانەی ڕوودانی چییە ڕوودانی کارلێکی ڕاستەوانەیە کاتە با فێری ڕاستەوانەت بکەین چییە کارلێکی ڕاستەوانە ئەو کارلێکەیە کە مادەی کارکردو دەگۆڕێت بۆچی بۆ مادەی بەرهەم نیشانەیەکی ترمان هەیە دوو تیر پێچەوانە یەکترینە لێرە داوای یعنی چی یعنی گەیشتۆتە باری هاوسەنگی و کارلێکی پێچەوانەی ڕوودەدا ئەو لای هەر کار کردووە ئەو لای هەرچیە بەرهەم کارلێکی پێچەوانی واتە گە لە جیاتی یەکتیر بوو بە دوو تیری پێچەوانە یەکتری واتە نیشانەی ڕوودانی کارلێکی پێچەوانەیە کارلێکی پێچەوانە یعنی چی یعنی مادەی بەرهەم دەتوانێت دووبارە ببێتەوە بەچێ ببێتەوە بە مادەی کارکردو بۆنە لێرەدا هایدرۆجین و ئۆکسجین کارلێکیان کردو یەکیان گرچیان بۆ بەرەمهێناین ئاو هەر ئەو ئاوە لە ڕێگەی شیبوونەوەی کارەباوە کاتوام ئەو ئاڕاستی ئەو حالێ بکەم لە ڕێگەی شیبوونەوەی کارەباییەوە دەتوانێت دووبارە بێتەوە ئەو توخمە پێکێنانەی کە لێوەی دروست بوو ئەویش کە چیە هایدرۆجین و ئۆکسجینە باشە نیشانەیەکی ترمان هەیە جاوە چ بوو ئەو نیشانەیە تایبەت بوو بە نێوان کارکردو بەرهەمەکەی واتە لێو بەکات ئەو جا کۆمەڵک هێمامانەیە نیشانەمانەیە کە تایبەتە بە دۆخەکانیان واتە لە بنی هێما و شێوگەکان دەنووسرێ ئەوانیش چمان هەیە ئێسمان هەیە باشە ئێس هەر کاتێک ئێسدی ئێس لە چیەوە هاتووە لە سۆڵیدەوە هاتووە ئێس لە چیەوە هاتووە لە سۆڵیدی ئینگلیزی واتە ئەو مادەی کە من هەمەجا لە کارکردویان لە بەرهەمە دۆخەکەی چیە ڕقە باشە
واتە دۆخە فیزیاییەکەی چییە؟ ڕقە. نیشانەیەکی ترم هەیە جگە لە ئێسی دەتوانم ئەو نیشانەیە بەرەو خوارێش بکەم. ئەوەش هەر نیشانەی چێ نیشانەیەکە و مادەیە چییە؟ ڕقە. بەڵام بابیم زین جیاواز لە نێوان ئێس و ئەو نیشانەیەدا چییە؟ ئێس دەکرێ هەم بۆ کارکردوو بەکاربێ، هەم بۆ چێ؟ هەم بۆ بەرهەم. هەم بۆ کارکردوو، هەم بۆ بەرهەم. بەڵام ئەو نیشانەیە تەنها بۆ چ بەکاردێ؟ تەنها بۆ بەرهەمە نیشتووەکان. باشە؟ تەنها بۆ چێ؟ تەنها بۆ بەرهەمە نیشتووەکان. واتەوە لەکوێدا بەکاردێ؟ لە بەرهەمدا. دوو نیشانەی ترم هەیە جی. باشە؟ جی یعنی چی؟ یعنی ئەو مادەیە دۆخە فیزیاییەکەی چیە؟ گاز. لە گاسی ئینگلیزیەوە وەرگیراوە. وە لەگەڵیدا نیشانەیەکی تریشم هەیە کە چیە؟ بۆ سەرەوەی. نیشتوو یاخود مادەی ڕق قورسە بەرەو خوارەوە دەڕوە. بەڵام گاز سووکە بەرەو کوێ دەڕوە؟ بەرەو سەرەوە دەڕوە. دیسانەوە هەمان شت. ئەو گازە هەم بۆ بەرهەم با بڵێن بەرهەم و کارکردوو بەکاردێ، بەڵام ئەو نیشانەیە کە بەرەو سەر تەنها بۆ چێ بەکاردێ؟ تەنها بۆ بەرهەمی گازی. باشە؟ تەنها بۆ چێ؟ تەنها بۆ بەرهەمی گازی. هێماشترمانێ ئێڵەکی سمۆڵە کەەوە یعنی چیانی دۆخی فیزیایی ئەو مادەی چیە؟ شلە. دۆخی فیزیایی ئەو مادەی چیە؟ شلە. باشە؟ نیشانە چکەمان هەیە IQ. نیشانە چکەمان هەیە چیە؟ IQ. IQ یعنی چی؟ یعنی ئاوە گیراوە. لێرەدا دوو بیکەرمان هەیە. باشە؟ یەکیان کحولی تێدایە، یەکیشیان چی تێدایە؟ ئاوی تێدایە. باشە؟ کحول لەگەڵ ئاو. دەین ئەوە چی تێدەکەین؟ خوێ تێدەکەین. ئەدیۆشیان چی تێدەکەین؟ خوێ تێدەکەین. ئەوە خوێ لەگە کحول تێکەڵ دەکەین دەبێتە چی؟ دەبێتە گیراوە. خوێ لەگەڵ ئاو تێکەڵ دەکەین هەر دەبێت بە چی؟ هەر دەبێت بە گیراوە. بەڵام لەبەرەوەی توێنەرەکە ئاوە وشەی ئاویش زیاد دەکەم. دەڵێم چی؟ ئاوە گیراوە. کەواتە ئاوە گیراوە چیە؟ هەر کاتێک دوو مادە لە یەکتری تواندەوە توێنەرەکە ئاو بوو، ئەو پێی دەڵێن چی؟ ئاوە گیراوە. زۆر باشە. پاشان دەین ئەوانەی کە باسم کرد ئەوانە تایبەت بوون بە چێ؟ تایبەت بوون بە دۆخی فیزیایی کە لە بن هێماکان دەنووسرێ. بابێم تەطبیقیکە. بابێم تەطبیقیکە. باشە هایدرۆجین چییە؟ گازە. فێرم کردی هایدرۆجین، ئۆکسیجین، نایترۆجین، هالۆجینەکان دۆخی فیزیاکان چیە؟ گازە. کەواتە چی هێماک دەنووسم؟ جی. کەواتە لە بنیان دەنووسم جی. H2ەکە باوشیان هەر بە گاز دابنین. ئەوەش دۆخە فیزیایەکەی چیە؟ جیە. باشە؟ ئەگە دیار نەکرد توانین بڵێن چیە؟ شلیش. ئەوە جیمان بەکارهێنە. سۆدیۆم مامۆستا دۆخەکەی چیە؟ ڕقە. چۆن بزانم سۆدیۆم دۆخەکەی ڕقە؟ فێرخوازی خۆشەویست لە ئێستاوە باوت تێبینێت پێ بدەین سەبارەت بە دۆخی فیزیایی کانزاکان. کانزاکان لە پلەی گەرمی ژووردا هەمویان ڕقن، تەنها جیوە نەبێ کە چیە؟ شلە. کەواتە ئێستا لێرەدا سۆدیۆم دۆخە فیزیایەکەی چیە؟ S. بۆ شێوە دەینووسم. ئەدی مامۆستا کلۆر لەبەرەوەی گەردی دوانیە کەواتەویش چیە؟ گازە. ئەدی خوێ دۆخە فیزیاکەی CnACl هەمومان دەیبینی لە ماڵێ مامەڵی پێوە دەکەین کە چیە؟ ڕقە. کەوا لە بنیسە دەنووسم S دەنووسم. کەواتە ئەو مەجموعە نیشانەیە وەکو دۆخی فیزیایی بەکاردەهات لە بن هێما و شێوگەکان دەنووسرێ. پاشان دەین ئەو جارە باس چێ دەکەم؟ باسی سەر ئەو سەهمانە دەکەم. بزانین سەر ئەو سەهمانە چی لێیە یاخود دەتوانین چی لێ بنووسین. هەر کاتێک لەسەر سەهمەکەی ئەو سێگۆشەیەمان دیت باشە یاخود با بڵێین گەرمی نووسرا بوو، ئەوە نیشانەی چیە؟ نیشانێ ئەوەیە ئەو کارلێکە گەرم کراوە یاخود پێویستی بە گەرمکردن هەیە. باشە؟ زیان دەکرێت پلەی گەرمیەکەم بۆ دیاری بکە بۆ نووسێت 0 سلیزی. واتە ئەو پلەی گەرمی کە پێویستە بۆ ڕوودانیا ڕووی داوە 0 پلەی سلیزی بووە. جا لەسەر ئەو سەهمەی دەکرێت شتە چکەشم بۆ نووسێ؟ بۆ نووسێ پەستان. دەنووسێت چی؟ پەستان. کەواتە کە لەسەر سەهمەکەی نووسرا ئەوە پێی دەڵێن چی؟ پەستانێک لەو کارلەکەیدا بەکار هاتووە. ئەدیەگەر بۆ نەنووسی 2 ATM قوتابی خۆشەویست. ATM لە ئینشاڵە بەندی سێم باسی دەکەین. یەکێکە لە یەکەکانی پێوانی پەستان. پەستان پێنجێکی هەیە. تۆڕ، ملیمەتر جیوە، پاسکال، کیلۆ پاسکال، ئەتمۆسفیر ATM هێما دەکرێت. کات هەر کاتێک ATM دی جارێ ئەوە بزانە چیا و کارلێکە پەستانێکی پێویستە یاخود لەژێر پەستانێکی دیاریکراودا ڕوویداوە. نیشانەیەکی ترمانێکاویش هە لەسەر سەهمەکە دەنووسرێتە شوێنی ئەو سێیچە سەر سەهمەکەی سەر نیشانەی ڕوودانی کارلێکەکەیە. ئەویش کە چیە؟ بۆ نەشێوگەک دەنووسرێ MnO2 دوانۆکسیدی مەنگەنیز یاخود بۆ نمونە پلاتین پیتی. کەواتە هەر کاتێک لەسەر سەهمەکەی
شێوگە کردیان هێمای توخمە کردی ئەوە بزانە چییە بەکار هاتووە هاندەرە. هاندەر لە ناوەکەی خۆی ڕادیارە هانی کارلێکە کیمیاکەی دەدا. بۆ خۆی هاندەر دوو زۆرمان هەیە، هەندێک هاندەرمان هەیە خێرای کالیک کیمیایی زیاد دەکە و هەندێک هاندەرمان هەیە خێرای کالیک کیمیایی کەم دەکە. بەڵام من هەجی خۆمان کە باز دەکرین زیاتر هاندەرەکان کارلێکە کیمیاییەکان زیاد دەکەن واتە خێرایان دەکەن. هاندەر چۆن بێنە پێش چاوی خۆت ئێستا من ئەگەر بمەوێت لێرەوە بچم بۆ بازار ڕەنگە کاتژمێرەکەم پێویست بێ بە پێ باشە، بەڵام ئەگەر بە تەکسیەک بڕۆم بە دەخولەک دەگەمێ کەواتە ئەو تەکسیە ئیشی چی کرد؟ ئیشی هاندەری کرد واتە لە کاتێکی کەمتر زووتر ئەمنی گەیاندە شوێنی مەبەست لەوێن دەرێشەوە ئەو بەڕێی خۆیدا ئەمنیش بەڕێی خۆمدا لە یەکتری جیابووینەوە کەواتە هاندەر مادەیەکە خێرایی کارلێکە کیمیاییەکان زیاد دەکا بەبێ ئەوەی خۆی هیچی لێ بەسەر بێ یان دەتوانین بڵین چێ مادەیەکە خێرایی کارلێکە کیمیاکان زیاد دەکا بەبێ پێدانی ئوزە کەواتە هاوکێشەی کیمیایی بەنووسینی دۆخە فیزیایەکان و ئەوانە لەسەر سەهمەکان تۆکمەتر دەبێ کامڵتر دەبێ بۆ چونکە هەر هاوکێشەیەکی کیمیایی دەبێ ئەوانەی تێدا بێ مادەکان ڕاستی و زانراو بن و مادەکان بە شێوەیەکی ڕاست نووسرابن و یاسای پاراستنی بارستە بەدی هات بێ و دۆخە فیزیایەکان و ئەو بارودۆخی کارلێکەکەی تێدا ڕوودەدا ئاماژەی پێکرابێت. زۆر باشە ئەو قسانی باسمان کرد هەمووی زۆر بە جوانی لێرە باسکراوەتانێ ها ئەو توخمانی کە پێویستە بە شێوەی گەردی دوانی بنووسرێت دۆخە فیزیاکانیشم بۆ نووسی گۆگرد و فۆسفۆرتمان بە شێوەی هەشتی و چواری بەکاردێنرێن یاسای پاراستنی بارستە پێویستە گەردیلەکانی هەر توخمێک لە هەردوو لای هاوکێشەکەدا یەکسان بێ کە یەکسانەبووم بە چ بەدەی هێمێنە بە هاوکۆلکە کاتە هاوکۆلکە چیە ڕەنووسێکی بچووک و تەواوە لە بەردەمی هێما و شێوگەکاندا دادەندرێ سوودی چیە بە مەبەستی بەدیهێنانی یاسای پاراستنی بارستەیە. ئەوانم دەرسی ڕابردوو بۆ ڕوون کردیەوە وتمەوە پێی دەڵێن هاوکۆلکە یان مۆڵ گردیش و ئەگەر گازیش و قەبارەیە ئەوە ژێرە ڕەنووسە ئەو ژمارە بەردەمیان دوای کەوانەویشە ژێر ڕەنووسە بەڵام دەسەڵاتەکەی زیاترە بۆ هەموو ناو کەوانەیە. پرسیارێکمانە بە بچووکترین ژمارەی تەواوی پێش شێوک لە هاوکێشی کیمیاییدا دەڵێن چی؟ وەڵامی ڕاستی کۆلکە یاخود هاوکۆلکە. بۆی هاوکێشێکی کیمیایی هاوسەنگ بێت پێویستە چ دەستکاری بکەمەوە ڕاستی بکەمەوە ئەویش بە هەمان شێوە چیە؟ کۆلکە یاخود هاوکۆلکە. ئەو نیشانانی باسم کرد لە کاتی نووسینی هاوکێشی کیمیاییدا بەکاردێها ئەو نیشانەی باسمان کردواتە پەیدا دەبێت یاخود ئەنجامی کارلێکەکەیە هەمووی زۆر بە جوانی بە تەفاسیلی ڕوونم کردو و ڕاستە و خۆش بەکارم هێنا کەواتە هاوکێشەی کیمیایی ئەوە پێناسەکەی توانین بڵین دووبارەیە چونکە لە پەڕ یەکەم پرسیارم کرد بوو مەبەست لە هاوکێشەی کیمیایی چییە لێرەوە دووبارەیە ئەدیاوە گیراوە چێکتم ئەو گیراوانە دەگرێتەوە کە بەرهەمدێت لە کات توانەوەی مادەیەک لە چێ لە ئاودا کەواتە توێنەرەکە دەبێت هەمیشە چ بێ ئاو بێ. ئەدی پێچوانەی چییە؟ باسمان کرد ئەو کارلێکانە کە دەشێت مادەی بەرەم هاتوو یەک بگرنەوە و مادەی کارکردو دروست ببتەوە. جامەرزی هەر یەک بگرنەوە ڕەنگە هەڵوەشێتەوە گرنگکەوەیە بەرهەم دەتوانێت دووبارە ببتەوە چی کارکردو. هاندەر باسم کرد چیە؟ مادەیەکە خێرای کارلێکە کیمیاکان دەگۆڕێت بێ ئەوەی لە کار بخرێت واتە هیچی لێ بەسەر نایە لە کارلێکە کیمیا گرنگەکاندا ئەو هاندەرە دەکرێت دووبارە دەست بخرێتەوە و لە کارلێکێکی تردا بەکار بێتەوە. قوتابیانی خۆشەویست لەوانەیە ئەو ڕۆژماندا ڕادەوەستین ئینشاءالله لەوانەی داهاتوو دێم لەسەر خاڵی دووەم کە وشە هاوکێشە و شێوگە هاوکێشە بوو ڕادەوەستین و زیاتر نمونێت بۆ حەل دەکەم چۆن بتوانم وشە هاوکێشە بکەمە شێوگە هاوکێشە یان بە پێچەوانەوە شێوگە هاوکێشە بکەینە وشە هاوکێشە. تا وانەی داهاتوو بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.